لە عەفتاونۆش حاجی مامەند و شێخ ونس بە قۆنترات گرتیان ئەو کاتە ئەوان بینایەکی ئەویان لێ دروست کرد دەرکەی هەمان بە هەمان شێوەدا ڕۆژ ئاوایدا بوو. پاشان کە ئەو بینا تەخت کرا هەبووشی تازە گۆتن ئەو خێرخوازە خوا خێرێ بنووسی درستی کرد ئیدی دەرکەکەی کە تە باکووری ئەو بەنسبەت دروستکردنی ئەو مزگەوتەی بەنسبەت مەلاکان ئەوەی لەمە دیاربی مەلا عەولای مەلازادەیە مەلا عەولای مەلا غەفووری مەلا مەحمەدی مەلازادەیە کە دەکا باپیرێ من حاجی عەولا بە ناوەوی کرایتەوە پاشیوی مەلا مەحمەد دێ مەلا مەحمەد مەلا پیریان دەگوتێ مەلا شێتیان دەگوتێ بە ئەویش باپیرە گەورەی مەلا حوسێن و مەلا سولەیمان و ئەوانە لۆ دەیانگوت شێتە ئەوەندە تێر علم ببوو هەردەم لە خروەدا بوو کانیەکیشی هەر بەناو وە بەناوی کانی پیرەی لە ناو ڕەزان ئەوەش زۆر خزمەتی ئەوەی کردیە و لە تارانش سوە خوێندیتی پاشیوەی دێ مەلا مەحمەدی لەو بەینەی دیار نییە کە چێ مەلایە ماوەسی زۆری پێدەچی تەقریبان 70 ساڵش پێدەسی ئەو تاریخە لەمە دیار نییە مەلا مەحمەدی ئاکرێ دێ مەلا مەحمەدی ئاکرێ دێ لە دووی مەلا سلەیمانی بەعرکەی دێ باپیری مەلا تەیب و مەلا تاهیری بەعرکەی پاشیوی شەتا ساڵی 48 ئەزە مامۆستا مەڵاتە هادێ هەتا ئەو ڕۆژەی 16 سێ 92 کۆچی دوایی دەکە پاشان مەلا سولەیمان فترەشی غوتبەی لۆ خێرە خۆ خوێندۆ پاشان مەلا عەبدوڕەحمان هات برای مەلا عەبدوڵڵا هەرتەری ئەویش دوو ساڵەشی لێرە بوو پاشان هەنجینە مەلا سولەیمان ئیدی ئەرکەکەی خستە سەرشانی خۆ تا 2005 کە کۆچی دوایی کرد پاشی هەنجینە مەلا حوسێن هەتا ئێستا دەگەدابی ئەو دەورانەی وەرگرتی تۆ بوویتە مەلای ئەو مزگەفتە و زۆر زۆر لێ سەرکەوتوو بووە بەڕاستی دووموی خۆشەویستی هینا عوزرەشی جوان و ڕێکوپێکی وەکو پێشان دروست کردیە هیوادارین سەرکەوتوبی زیاتری سەرکەوتوبی دەربارەی مەسەلەی فەقیان هەبوونی فەقیان ئەمن بەخۆم ئەوەی وەبیرم دێ وەبیرم دێ ئەوەی وەبیریشم نایە قەدیمان دەیان جێراوە لە سەردەمی مەلا مەحمەدی ئاکرێ لە سەردەمی مەلا سولەیمانی لە سەردەمی مامۆستا مەلا تەهاش لە 68 و 69وانە وەبیرم دێ هەتا دەگاتە ساڵی 85 کە فەقی هەبوو زۆر ئاشنایەتیم لەگە فەقیەکانیش هەبووە ئەو فەقیانە کە شەوان ئەلێرە دەمانەوە لۆ خواردن و شتی ئەوانە جەمەکانی سبەین و نیوران و هێوارێ دەچوونە مارەکان لە پێش دەرکەی دەیانگوت ڕادبی ڕەحمەت و لێبی ئەجە مارەکەش ئەوەی ئەگە شیوی نەبا دوونانی دەدای ئەگە شیویشی هەبا نانەچی دەدایە دەیان بردۆ عوزرەی فەقیەکان دەیان خوارد شیوەکەیان هەمووی لەسەر سفرەی کۆ دەکردەوە کە کوان دەکردەوە دەگوت ئێک لە من دوو لە من هەتا دەگەیشتەنەوەی نۆکە لە چێ دەچی بە ئەو دەستی بەنانەکەی دەکرد و چیان شیویشی عەز لێ بە ئەوی دەبردە پێشەخۆ کە متالعەشیان دەکرد سعیشیان دەکرد فەقیەکان پیاسەیان دەکرد و دەرسەکەی خۆیان لەبەرە کرد ئارێ دەرەبا بەیانەگۆ زۆر خۆش بووە من ئاشنایەتم لەگە زۆرانیان هەبوو بەو نەوعی خێر و بەرەکەتێک بوو و ئەگەر دەرچوونیش بە وەکو کولیەکان پەیمانگاکان کە ئێستا ڕێ و ڕەسمەکی زۆر جوانەکان بە ڕێوڕەسم کەسێکە ئیجازەی مەلایەتی وەرگرت با بە ڕێ و ڕەسمەکی زۆر خۆش کەسایەتی گوندەکان مەلاکان لە جێکان دەهاتن هەمویان دادەنیشتن شاییانە کرد شایی ئەسعابانیانە کرد تەمسیلیانە کرد ئیدی ئەو گوندە هەر کەسێک میوانەکانی بە شەو بە ڕۆژ دەبردنەوە مارە یان نان و شیو دەهاتەوە مزگەفتێ دەیان خوارد وەکو نانی شیوێ تازی هەرمە پرسە عنی چەند ڕۆژێکی جێژ نەبوو لەو کۆڕێکە فەقیەکان دەرچوونیان هەبوو بەڕاستی